بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت یادگار فایقم ئەم شەویش با شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی و لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ باسی ڕۆژی ئەم جارەمان لەگەڵ جەنابی کاک عارف قوربانیە مەبەستمە لەم بەرنامەیە قسە لەسەر کۆمەڵێک تەوەر بکەین لە ناویانە ڕێکەوتنی لایەنەکان و کاریگەری ئیجابی ئەم ڕێکەوتنە لەسەر کۆی پرسە سیاسەکانی هەرێمی کوردستان کاریگەری ئیجابی ئەم ڕێکەوتنە لەسەر پرۆسەی و یاخود پرسی ڕفراندۆمی سەربەخۆی و مەبەستمە ڕای کاگارت بزانم لەسەرەوەی لە ئێستادا ئەوترێت ئەوەی لە ڕابرد و دابیندا ململانەکانی نێوان گۆڕان و پارتی بە شێوەیەک لە شێوەکان پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان وەکو ئەوترێت ئەمە ڕای منیە لە نێوان کەوانەیەکە تووشی شەلەلی کردبوو جوڵە نەبوو متبوون هەبوو بەڵام لە ئێستادا نزیکبوونەوە هەیە لە نێوان پارتی و گۆڕان بە ئاراستەی ڕێکەوتن و پارتیش پێشوەختە ڕایگەیانوە کە هیچ مەرجێکیان نییە بۆ کاراکردنەوەی پارلەمان مەبەستمە لەسەر ئەمەیان قسە بکەین و هەروە بەنسبەت ڕیفراندۆمەوە مەبەستمە قسە لەسەرەوە بکەین ڕیفراندۆم لە ئێستادا ئەبێت چی بۆ بکرێت ئەبێت چۆن بکرێت ئەبێ ئەم میکانیزمە چۆن مامەڵەی لەگەڵا بکرێ بۆی سەرکەوێ و هەروەها بۆ نمونە ئەبینی بە شێوەیەک لە شێوەکان چۆن بەرەی بەڵێ هەیە لە هەمان کاتە بەرەیەک هەیە کار بۆ کۆکردنەوەی دەنگی نەخێر ئەکە ئەمە تا چەندە سروشتی و ئاساییە لە سیاستکردندا و مەبەستمە کە لەگەڵ کاک عارفە باسی ئەوەش بکەین کە چی بکرێت لەلایەن حکوومەتەوە بە دیاریکراوی بۆ ئەوەی خەڵک بەرەو ڕووی ڕیفراندۆم بێت نەک خەڵک لێی تەرە بێت و لێی بکشێتەوە ئەبێ حکوومەت چی بکات هەد لە چاککردنی گوزەرانی هاوڵاتیانەوە تا ئەگاتە شتی زۆر زۆر بچووک و سادە و ساکاری کە وڵاتان دەمێکە تیان پەڕانەوە وەکو دابینکردنی ئاوی پاک و هەروەها دابینکردنی کارەبایەکی ڕێکوێک من زیاتر ناڵم لە پێشەکێکە کاک عارف قوربانی نووسەر و چاودێری سیاسی زۆر زۆر بەخێر بێن ماندوو نەبن ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم ڕێکەوتنی لایەنەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان چەند گرنگە لە ئێستادا و چ کاریگەریەکیە بێت لەسەر پوچەڵکردنەوەی هەڕەشەکانی دەرەوەی سنووری باشوور وەڵا بە دڵنیاییەوە ئەگەر تەماشای واقعی کوردستان بکەین و ئەو حقیقەتە ببینین کە خەڵک چەند ماندووە ماندووبوونەکەی خەڵکیش بەشێکی پەیوەندی بە قەیرانی داراییەوە بەڵام بە ئەندازەی لێکەوتەکانی قەیرانی داراییش پەیوەندی بە ئەو ناتەبایە سیاسی نێوان هێزە سیاسیەکانەوە بۆیە چارەسەرکردنی ناتەبایە سیاسیەکە من پێم وایە بەشێک لەو نیگەرانیانی خەڵکە ڕاوێنێتەوە و لە هەمان کاتیشا بە جۆرە لە جۆرەکان توانم بڵم یارمەتی دەرە ناڵم بۆ چارەسەر بەڵام یارمەتی دەرە لە کەمکردنەوەی قەیرانی دارایەکەش بۆیە گرنگە و دەبێت بە چاوی بایەخەوە تەماشای وە بکەین کە هێزەکان ڕێکەوتنی تازە بکەن و لانی کەم کۆتایی بەو دۆخە چەق بەستۆی نێوان خۆیان بێن کە وا بۆ نزیک 2 ساڵە بە تایبەتیش بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان بە ئەندازەیەک لێک دوورن کە ئامادە نەبوون تەنانەت دیدارێکی ڕێکخن لە نێوانی خۆیانە ئەوەی کە پێش هەفتەیەک بۆ دوان ڕوویدا و دەست پێشخەریانی کراون بۆ مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان زیاتر چاوەڕێنی ئەوە دەکرا کە بزوتنەوەی گۆڕان هەڵبژاردنەکانی ناوخۆی تەواوکە بۆی دەستەیەک دیاری بکرێەوە و دەستەیە لەمە دوا بەرپرسیارەتی هەنگاوەکانی لە ئێستا بە دوای گۆڕان هەڵگرێت خۆشبەختانە هەستەکەم ئەو گروپەی کە دەرچوون سەرباری هەندێک تێبینی خەڵکی ناو خۆیان گەنجەکان زیاتر بەڵام گروپێکی خاوەن ئەزمونن و خەڵکانێکن ڕنج و قوربانی ێزگار زۆریان بە میلەتەوە داوە ئینسان ئەوەندەی کە لە نزیکەوەیان ناسی ئاشنایت ئەزانی خەڵکانێکی بە دەربەستن بۆ داهاتووی میلەتەکەمان ئەمە دەبێتە مای دڵخۆشی بەوەی کە بزوتنەوەی گۆڕان لە مەدو هەنگاوی بەرپرسیارانەتر ئەگرێتە بەر و ڕەنگە گوێ نەداتەوە ئەگەر خەڵک نیگەرانی یان زۆرێک ناڕزایەتیشی لێ بکەوێتەوە لە شتێک بە سازشی ناوبرن من پێم وایە پارتی و گۆڕان ڕێکەکەون و هیوادارم بزوتنەوەی گۆڕان مەرجی پێشوەختەی باشکردنی بژێوی ژیانی خەڵکی کوردستان بێت چکە کاگێتگار ڕاستە پەرلەمان گرنگە بەڵام بیرمان نەچێ وەزارەتی دارایی بۆ تەوقیتێکی وەک ئێستا بۆ هەلومەرجێکی وەک ئێستای کوردستان زۆر لە پەرلەمان گرنگتر بوو بۆ خەڵکی کوردستان ساڵێک وە بۆ 6 مانگەچێکە وەزیری دارایی لە ماڵەوەیە گلەیونی گەرانیشی ێزگار زۆری خەڵکی کوردستان هەیە لەسەر ناشەفافی داهاتی نەوت ناشەفافی داهاتی ناوخۆ و ئێستا بەشێکی زۆری خەڵک پێی وایە ئەم قەیرانە ئابوووریە قەیرانێکی دروستکراوە لە واقعیا نەژماری دانیشتوانی کوردستان ئەوەندە زۆر و قەبەن کە داهاتەکانی ئەم وڵاتی ئێمە نەتوانێت خەڵکەکەی بژێنێ بۆیە من باوەڕم وایە بزوتنەوەی گۆڕان هیوادارم پەرلەمان کارا بکەنەوە بەو مانایی جاریچکە تووشی
حاڵەتی چەقبەستن نەبینەوە لەسەر هەندێک وردەشتی زۆر بچوو چۆن قانون دەرکاو چێ ئیمزایکە ساڵێک و بۆ 2 ساڵە چێ هیچ یاسایەک لە کورسانە دەرنەکراوە ئەگەر ئێستا ئەولەوێت بۆیە ڕفراندۆم بکەین یان پرۆسی ڕفراندۆم بە یاسایی بکرێ من هیوادارم ڕێککەوتنێک بکرێ لەسەر ئەوەی پەرلەمان هەرچێکی گرنگ جێبەجێ بکات بۆی ئەمە چوارچێویی یاسایی بۆ دابنێت ئەژینە دوایەوە ئەگەر پەرلەمان هیچ یاساییشی دەرنەکات تەنها چاودێری کاروباری ڕۆژانەی حکومەت بکە بەڵام وەزارەتی دارایی بسوتنەوەی گۆڕان وەری بگرێتەوە مەسئولیەتی ئەوە بگرێتە ستۆ کە خەڵک بزانێت داهاتی نەو دەشوێ و موچۆ بژێوی ژیانی خەڵک چارەسەرکە من پێم وایە ئەمە دەستکەوتی جێزگار گەورابێ بۆ بەخشش گۆڕان خۆیان و بۆ خەڵکی کوردستان ورتر دێنە سەر باسی ڕۆڵ و ئەدای حکوومەت لە ئێستادا بەڵام مەبەستمە هەر لەسەر پەیوەندی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان هەندێکی تر بۆ ئۆستین لە ئێستادا دوایەوە بزوتنەوەی گۆڕان ڕێکخەرێکی نوێ جەنابی کاک عومەری سەید عەلی اختیارەکات و خانەی ڕاپەڕاندن کە بە شێوەیەک لە شێوەکان نەک بەرابەر بەڵام وەکو مەکتەبی سیاسی پارتە سیاسیەکانی دیکەیە لە هەمان کاتە ئەبینی چۆن پارتی پێشوەختە ڕایگەیاندەبوو دیسان ئەمڕۆ کەسی یەکەمی پارتی لە سلێمانی سەردانی مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕانەکە بە مەبەستی پیرۆزبایی و دانیشتن و گفتوگۆ و بۆ نمونە ئەوترێت لێک نزیک بوونەوەکان هیوا بەخشن بە شێوەیەک لە شێوەکان و هەمیشە من دەیان بەرنامەم کردووە ڕەنگە جەنابیش لە بەرنامەیەکە ئاماژوت پێدا بێ ئەوترە لایەنەکان پێویستە تەنازل بۆ یەکتری بکەن تەنازلکردن بۆ یەکتری لە ئێستادا نەک ئایبەنیە بەڵکو سەروەری و سەربەرزیە ئەمە ئەبێت چۆن مامەڵی لەگەڵ بکرێت بۆەوەی بەرهەمێکی لێبێتە دی نەک خەڵکی تر بێتە ناوەوە یاخود بە شێوەیەکی لە شێوەکان بکەونە ژێر کاریگەری فەیسبوکەوە و ڕای خۆیان بگۆڕن و شتەکان دیسانەوە خۆی تۆ پرسیاری یەکەم شتێک دوود لەسەر ڕەوانەوەی مەترسیە دەرەکیەکانیش لەسەر دۆخی ناوخۆ و من لە وەڵامی پرسیارەتە تێکەڵێکم باش من باوەڕم وایە ئێستا فشارێکی ێزگار زۆر لەسەر هەرێمی کوردستان هەیە و بەڕاستی هەرێمی کوردستان لە بەردەم هەڕەشەوە مەترسی زۆر گەورەدایە بەشێکی ئەم هەڕەشەوە مەترسیانە پەیوەندی بە دۆخی ناوخۆی کوردستانەوەی ئەگەر تا زیاتر لە یەک دوور بین و هێزەکان دابڕاون لە یەکتری زۆر بە خەڵکی کوردستان دڵنیا بین لەوەی هەڕەشەکان زیاتر دەبن و جددیتر دەبن بەڵام ئەگەر لە ناو ماڵی خۆمان ڕێک و تەبابین و یەکەڵوێست و یەکئیرادە بین بە دڵنیاییەوە بەشێکی زۆری ئەو مەترسیانە ئۆتۆماتیکی ڕەوێتەوە بۆیە گرنگە ینی ئەڵێم تەکی دەکەمەوە کە هەر مەسەلەکە بزوتنەوەی گۆڕان و پارتی نییە کۆمەڵی ئیسلامیش تا ئێستا خۆ هەڵوێستی کۆمەڵیش بە جۆرە هەرۆکو بزوتنەوەی گۆڕان وایە پێویستە ئەبێ ئیجماعێکی سیاسی دروستکرێ هەموو هێزە سیاسیەکان نە پارتی بیکا بە عقدەیەک لەبەرەوەی کە بۆ نمونە پێشتر بڕیار لەسەر وادەی ڕیفراندۆم دراوە یا مەسەلەی دەرچواندنی قانونێک بۆ ڕێخستن یا بە یاساییکردنی ئەم کەیسە ئایا کاک مەسعود ئیمزای بکە یان نەیکە یعنی هیوادارم پارتی خۆشی ئەمە نەکا بە عقدە و بزوتنەوەی گۆڕانیش ئەمە وەکو تەشەنووز وەرنەگرێ چی باشە بۆ میلەتەکەمان ئەوە لە بەرچاو بگرین من تەکی دەکەمەوە یعنی ئەمڕۆ لە پێش هەموو شتێک پێش مەسەلەی ڕیفراندۆمیش لەوە گرنگتر چاکردنی بژێوی ژیانی خەڵکی کوردستانە خەڵکی ئێمە زۆر ماندووە بۆ ئێستاش ئەم دیعایە و ساڵۆکانەی کە کرێ لەسەر کۆمەڵی مەترسی دروستکراو کە هەر لە ئێستاوە کۆمەڵی میدیا خەنە پێشچاوی خەڵکی کوردستان ڕەنگە حیزبەکان زۆر ئاگایان لەوە نەبێت کە گرانیشی زۆری لە بازاڕە دروستکراوە ینی نرخی گەنم 15 ڕۆژ پێش ئێستا تەنێکی 280,000 دینار بوو ئێستا ئەستەکە ئێمە قساکەین لەم ستودیۆ نزیک 150,000 دینار بۆ 800,000 دینارەوە هاوڵاتیەک بەچی بتوانێت بەبێ موچە و بۆ حاڵەش و موچەکە دێتێ ناچار بێ بچێت دوو فەردەگەنم بکرێت لە ماڵەکەی خۆی داینە بۆ احتیاطیەوە یەگەر دۆخێک کاتە پێش سنوورەکان داخران یا ئەگەر کەواتە بازرگانی تەنها ئەوە نیە لەشتەی باڵای ڕیفراندۆم دابنیشێ بەڵکو گرنگە ئاگیان لە دۆخی وڵاتیانیش بێت ئەو نیگەرانیانەی کە بەمە بەست دروست ئەکرێن بیڕەوێنەوە زانی بەتەکید من واڵم چکە بێ هەموو حیزبەکان هەست بە بەرپرسیارەتی بکەن کەم ڕۆخ ینی دۆخی کوردستان خەریکە شڵۆقێ من ئەڵێم لە بەردەم کۆمەڵی مەترسی و هەڕەشەی زۆر جدیان کە بەداخەوە ڕەنگە بە مەبەست خەڵک هەبێ ئەمە بشارێتەوە یا بە مەبەست نیانەوێ ئەم واقع تاڵی کە لە بەردەمانە بۆ خەڵکی ڕوون بکەنەوە چکە بە نەتیجە پێیان وابێ ئەمە تەرویجە بۆ پرسی ڕیفراندۆم لە بەرامبەردا دەرفەتیش بۆ کوردستان کراوەیە دوای شەڕی داعش هەموو پێشاتانەی کە چاوەڕوان دەکرێت ئەوەیە کە کوردستان بتوانێت بەرهەمی ئەو خوێن و قوربانی خۆی بچنێتەوە لەبەرەوە بەڵام زمانی ئەوەی کە لە مەترسیەکان ڕزگارمانە بێ و زمانی ئەوەی کە لە دەستکەوتەکان بەرمانەکەوێ ئەوەیە کە دەبێت پێکەوە بین ئەمەیان بەرپرسیارەتیەکەم لە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستانە چکە هێزێکە هەم بە قەبارە هەم پۆست و دەسەڵاتەکان زۆرترینی لای پارتیە و پارتیش بەشێکە یعنی سەبەبێکی ئەساسی بوو لە دروستکردنی قەیرانانەی لە کوردستانە هەیە لەبەرەوە دەبێت پارتی پێش هەموو هێزەکانی تر
زۆرتر مرونەت بنوێنێ و زۆرتر دەست پێشخەریانەی ئێستای پارتی چەند باشن بەڵام بێ ئەو دیوەشی ببینین کە بەڵام لایەنی بەرامبەریش بە پیری دەست پێشخەریەکانیانەوە چووە ئەگەر بۆ منە گۆڕانیش خۆ بیوتە من تازە بۆ 3 مانگ بۆ پەرلەمان کارا بکەمەوە نایەمەوە ئەو کاتە چی دەکرد خۆشبەختانەیە سەب زوتنەوەی گۆڕانیش کە ئامادەن بێنەوە ناو پرۆسی سیاسی ئەمە گرنگە بەڵام دەبێت یەکەم پەلەی لێ بکەین دووەم دەبێت نیەتمان پاک بێ بەرامبەر بە یەکتری ئەو بێمتمانەی ئەم ساڵونی 2 ساڵە دروست بووە هەڵدێنن بێمتمانەی بڕێنینەوە چکە گەر بە چاوی گومان و بەو نیەتانە تەماشای یەکترکەین لە پیلانە دژی بێت داواکاریەکانیش لە یەکتر لە ئاستی قۆناغەکە بێنەک تۆ بۆ نمونە داوا بکەی لەم دوومان کەمتری کە بۆ ڕیفراندۆم ماوە داوای شتێکی مەرجێکی تعجیزی بێ یاخود داوای شتێ بکەی کە دڵنیابی ناکرێت ئەزانی خۆی ئەگەر هەموو لایەک دەستبەرداری وشەیە بین مەرجی پێشوەختە و مەرجی تعجیزیمان هەبێ لەبەرەوەی حاڵدانە دەبێت شتی ڕۆتینی ئاسایی یعنی ئەگەر بۆ نمونە پەرلەمان یعنی بۆ مەرجت هەبێ بۆی پەرلەمان نابێ فڵان شت قسەی لێ بکە با بەڕوون بێڵم یعنی پارتی نابێ مەرجەوەی هەبێ پەرلەمان نابێ بێت شێوەیە جاریش کە باسی یاسای سەرۆکای دێرێ بکاتەوە با بڕۆ باسی بکاتەوە چییە خۆ دنیا کاول نابێ مانگی یەکی 11 انتخابات دەکرێت 3 مانگمان لە پێشماوە با پارتی ئەگەر ڕاستەکە بە خۆی و فراکسیۆنەکەی خۆی و ئەوانەی کە پارتی ئەتوانێت قەناعەتیان پێ بکە دۆخی کوردستان لەبار نیە بۆ نیسابی قانونی بەدینێنێ لەو بەغدایە کە هەمومان پێمان وایە بەغدایەکی بەرەو دەسەڵاتی مەرکەزیەتە ڕۆکشت و کوشتار زۆرە بەرەو نەزەبچیە ڕۆ دەیان جار بینیمان کۆبوونی پەرلەمان بە دەڕۆژ ناکرا لەبەرەوەی نێنتوانین نیسابی قانونی دەستە بەرکەن یخۆمە جەریمە نییە لەبەرەوە ناکرێت مەرج بۆ گۆڕان دابنەی تووشی حراجیشیان بکەی بۆ مەرجە دەیتەوە بۆ پەرلەمان بەڵام نابێ باسی وەکەی بکەی بەڵێ گۆڕانش نابێت ئەوە بکاتە مەرجی تعجیزی بۆ پارتی لەبەرەوە لێگەڕێ پەرلەمان بچێتەوە بۆ پەرلەمانی خۆی هەر شتێک سەرۆکایەتی پەرلەمان حەزیان لێ بخەن ئەجندای کۆبوونەکانەوە دوجار پەرلەمانیش بەس مڵکی پارتی و گۆڕان نیە بەتەکید مڵکی خۆم حیزبەکان و ئومیدێتەژێ جا بەڕێی من بەڵام بۆ ئەوەی کە وەکو وتم دڵنیایی دروست بێتەوە باشترین شتەوەی بۆ ئەم 4-5 حیزبی کە لەناو پەرلەمانان بە تایبەتیش ئەو 3 حیزبی کە نوێنەرایەتیان لە سەرۆکایەتی پەرلەمان هەیە بەڕای من بیر لەوە بکەنەوە لە مەود و ئەجنداکانی کۆبوونەوەکانی پەرلەمان بە تەوافق بێ لە نێوان ئەم سێ کوتلەی کە لە پەرلەمان لانی کەم بە تەوافق بێ لەناو فراکسیۆنەوە بۆی تووشی دۆخێکی تر نەبینەوە کە جاریشکە تەداعیەتەکانی خەڵکی کوردستان ماندووە من ئەمەوێ خەڵکی کوردستان لە یەکشە دڵنیا بکەم یعنی ئەگەر پەرلەمان پاک نەخرایە نەک لەبەر ئازایەتی پەرلەمان نەک لەبەرەوەی پەرلەمان ڕۆڵی هەبوو لە چاودێریکردنی حکومەت بە پێچەوانەوە پەرلەمان لەو 2 ساڵی کە کاریشی کردو ئەم ساڵەوە نەژ خراپترین خولی پەرلەمان بووە لەوەی کە نەیتوانێت چاودێری کارەکانی حکومەت بکە بەڵام یعنی یەقینم لەوەی ئەگەر وەزیری دارایی وەزارەتی دارایی لای بزوتنەوەی گۆڕان بمایە بەو جۆرە حکومەت نەیتوانی بڕیاری پاشەکەوتی موچە بدە وەگەر وەزارەتی دارایی لای گۆڕان بمێنێ یا بچێتەوە ئەوێ من دڵنیام ناتوانێت ئەوەی کە ئێستا بۆ پارتی ویچێتی چۆتە سەر لەوەی کە کەس نازانێت داهاتی نەوچی لێ دێ بەو جۆرە قسەیەک لەسەر ئەدای حکومەت بکەین ینی ئەگەر بە منطق بە لۆژیک لێی بڕوانی ئەوترێت چاکردنی دۆخی هاوڵاتیان و باشکردنی گوزەرانیان و جوڵەکەوتنە نێو بازار کاریگەری ئیجابی ئەبێت لە بەرەو ڕووچوونی ڕیفراندۆم و پێشوازیکردن دی و بە پێچەوانەشەوە خراپبوونی دۆخی هاوڵاتیان کاریگەری سلبیە بێت لە ئێستادا چەندین جار بیستومە وەڵی کاگێتگار خەڵکی زۆر گومانی هەیە ینی لە پرسیارەکەم بکە پرسیارەکەی من لەسەر ئەساسی قسەیەکی خۆم و پۆستێکی فەیسبووکی جەنابتە قسە لەسەر ئەوە هەیە کە دواخستنی موچە لە کاتێکدا سەرۆکی حکوومەت لە من ئەمە دووبارەیەکەمەوە لە پرێس کۆنفرانسێکە لەگەڵ ڕابەری گشتی حزبێکە وتی ئیترسی ڕۆژجارێک موچە دێت ینی موچەکەش خۆتەزانی چارەکە موچەیە من ئێستا لەسەرەوە بۆتر قسە باشە ینی گومانێکەیە لەوەی کە بەمە بەستەمە بکرێەوە جەنابیشت لە پۆستێکی فەیسبووکە ئەگەر بتوانم خێرابی دۆزمەوە مەگەڕ ڕێوکاتەکە بۆ مەکوژە لە یەکی حەوت جەناب تەڵەی لەم هەفتەی ڕابردوو بەچەکی ئەتۆم لە کوردستان دراوەی گوێزگەیەکی کارەبا تەقیوەتەوە کارەبا دراوە بە ناوچە و شارێکی تر ئەی هۆکات چیە لە ماوەی 24 کاتژمێردا کارەبا وای بەسەر هات کە خەریکە ئینهیار بە خەڵکەکات لە کۆتایی ئەڵەی ئەوانەی لە پشتی تەڵەکەوە دانیشتون کاریان بە ئەنجامەکەی هەیە تۆش گومانیەوە هەیە کە کارەبا خراپکراوە زەنی نەکبن دەمەوێت زۆر ڕاشکەوانەی بەڵام خەڵکێکی یەجگار زۆر لەم کوردستانی ئێمە ئەوانەی کە دەری دەبڕن و خەڵکێکی شوێ کە دەری نابڕێ یا بواری ئەوەی نییە دەری ببڕێ ئەسڵەن لە ئەساسەوە گومانیان هەبوو لە مەسەلەی گشتپرسی و ڕیفراندۆم لە کوردستانە بۆ پێیان وا بۆ ئەمە تەنها ئیستیهلاکی محەلیە یاخود بە جۆرە لە جۆرگا مزایدەی سیاسیە یا بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانانە یا بەشێکی خەڵک پێی وا بۆ نەخێر پارتی بۆ کاڵبژاردن نەکا خەڵک پێ بۆ پێی وا بووە بۆی دۆخێک دروست بێ پۆستی کاک مەسعود بۆ خۆی بمێنێتەوە ئەم حاڵەتانەی کە ئێستا ڕووەدا لەوەی کە هەولێر ئاوی نامێنێ لەوەی کە ناوچەکانی سلێمانی کارەبای نامێنێ لەوەی کە موچە
ئەو ئەگەیە 45-50 ڕۆژ ڕوبع موچەکەش نادرێتە خەڵک بەشێکی خەڵک پێی وایە ئەمە پارتی بەمە بەزواکە بۆچیش بەمە بەزواکە بۆیەتی کە ڕیفراندۆمەکە نەکرێ یا دۆخێک دروست بێ خەڵک بە پیری ڕیفراندۆمەکەەوە نەچێ سبەینێ بڵێن ئەوە ئێمە ویستمان دەوڵەت دروستکەین بەڵام کاکەوە تا مەسەلەن سلێمانی دژ بوون یان فڵان حیزب دژ بوو هەم دەستکەوتەکە بۆ پارتی تۆمار بکرێکەوان لەگەڵ دەوڵەت بوون و هەم ئیتیامی سیاسەکە بدرێتە پاڵ خەڵکیش تر و حتا ئێستا ئەوەی کە جۆرێک لە یعنی حاڵەتێکی دروست بۆ خەریکە بەرەکان فراوانتر دەبنەوە ئەم دوو بەرامبەر بە یەکتری ینی ئەمڕۆ وڵای نازەم چ برادێک بوو پۆستێکی جوانی کردبووە لە پارتی بەردێکی گەوری هەڵگرتووە بۆی ناوەشێنرێ خۆخوای دیگەشی بەردەکەی بە عقلی لە دەست داگرێتە خوارەوە تیا شەرمەزار نەبێت یعنی بۆیە ئینسان گومانەکە بەشێک لەمانە مەبەست بێ مەبەستم ئەوەیە ئەمەوێ بڵێم بەشێک لەمانە ئینسان گومانەکە مەبەست بێ ژینا میلەتێک بڕیاریدا بێ 60 ڕۆژی تر ڕیفراندۆم بکە بۆ سەربەخۆیی عقوبەی میلەتەکەیدا بەم جۆرە من خەڵکی کورسان دڵنیاکەمەوە 400 میلیارد دینار داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانە 400 میلیارد دینار کە زۆر جار لە میدیاکان بەڕسمی ئەڵێن 150 میلیارە من مەسئولم لەم قسەیەکەم هەرێمی کوردستان پێویستی بە 240 میلیارد دیناری ترە لە داهاتی نەوت بۆی موچەی خەڵک بدا داهاتی نەوت بای 240 میلیارد دینارە زەحمەت نەبێ بەس ئەو نەوتەی کە لە هەڤانە و بای حەسەنەی بن هی کەرکووک مانگی زیاتر لە 300 بۆ 350 بۆ 400 میلیۆن دلارە مەبەستم چییە لەمە ئەی زەحمەت ئەم هەموو داهاتی نەوت چی لێ دێ خێرە ئێستا 50 ڕۆژە بەڕسمی حکوومەت ئێلانی کرد ئەڵێ نەخێر ئەو دیعایانە درۆن ئەو قسانەی ئەوترێن ڕاست نین کە بڵێن تورکیا دەستی بەسەر پارەی هەرێما کردووە باشە ئەی زەحمەت نەبێ داهاتی ناوخۆشت کۆ کردەوە ئەو سەڕە چییە موچی خەڵک ناتی کەواتە ئەوانەی سەرقاڵی ڕیفراندۆمن ئەوانەی لە داهاتوە دێنە ناو بازنەکەەوە و پارتی دیموکراتی کوردستانیش کە بە شێوەیەک لە شێوەکان خۆی بە بەشێک وە بە یەکێک لە خاوەنەکانی پرۆسەکە زانێ ئەبێت ئەم دڵنیایە بە هاوڵاتیان بە کام شتانە بە مەبەست نییە و دۆخیان باش بکات زۆر زووتر ینی خەڵک تەوقعی وا بوو بە بۆنەی ڕیفراندۆمەوە نیو موچەش نمێنێ ڕوبع موچە نمێنێ خەڵک تەوقعی وا بوو کە ڕەنگە بەشێک لە پاشەکەوتەکەشی بدەنەوە و تەنانەت ئەمە لە ئاستی بەرپرسیارەتی یا خەڵکە بۆ وەکو موژدە ئیدایە خەڵکی کوردستان کە لەوەنی مانگا کار بە بایەمەتری ئەکرێت لەوەیە موچەی تر وەک خۆی دێتەوە ڕەنگە پاشەکەوتەکان ئەچێتە سەر ڕقم حسابی بۆتان و لەمە دواتوان مامەڵی پێ بکەن ئەنوا وعد و بەڵێن بە خەڵک درا بەڵام کە تۆ تا ڕۆژ لە دوای ڕۆژ لە ڕیفراندۆم نزیکە بیتەوە ئەمان نابینی خەڵک حەقی خۆیەتی گومان بکە کە لەوەی ئەسڵەن نیەتێکی بۆی ڕیفراندۆم نەکرێت لە کوردستانە من ئەڵێم ینی بۆی ڕوونتر بڵێم کاگەرگەر ینی ئەمەی کە دەگوزارێ ئێستا لە دژایەتی ڕیفراندۆم کە بەشێک خەڵک پێی وایە دەستی پارتی خۆیە یا هەنێ خەڵک پێی وایە ڕەنگە نەخێر بەرێژی فراوان هەیە و خەڵک حەقی خۆی ناڕازی بێ بە نەتیجە ئەمەش بێتە قازانجی پارتی ئەمێ ئەو بڵێم بۆ چکە ئەگەر ڕیفراندۆم نەکرێ و باڵەکەی دەنە سەر خەڵکی ئێرە و حیزبەکانی ئێمە و ناوچەکانی ئێمەیە بەوەی پارتی دەوڵەت دروستکە ئێوە نەدانێژ و ئەگەر بکرێ لە حاڵەتێکە ئەو کاتە ئەبێتە یعنی پێگەیشی بەێستر بۆ پارتی سەرڕای ئەو متحدایە بەڵام پارتی توانین ڕیفراندۆمەکە بکە یعنی من بۆیە گومانەکەم لە دەستی دووسێوە هەندێک خەڵک هەبن پارتی زیاتر خۆی هانیان بدا یا خۆ کەرەسەیان بخاتە بەردەست بۆی ئەم زەجێ دروست بێت چکە بە نەتیجار ئەوە کاتاشی پارتی ئەمە یەکێکە لە گریمانەکان ئەگەر گریمانەیەکی تری وەرگرین کاک عارفکە بۆ نمونە بە شێوەیەک لە شێوەکان هەوڵێکەیە بۆ دژایەتیکردنی ڕیفراندۆم بۆی دەنگ بە نەخێر بدرێت ئەگەر گریمانەی یەکەمی تۆ بەو شێوەیە نەبێ و پارتی جدی بێت لە مەسەلەی ڕیفراندۆمە کەواتە ئەم بەرەی کە خەریکە دروستە بێت سوود لە ناڕزایی و بێتاقەتی ئاوڵاتیان وەرەگرێت توانێ بخاتە خزمەتی خۆیەوە چۆن ئێستا ماڵین کاتی خۆی بزوتنەوەی گۆڕان لە تەوقیتێک دروست بوو خەڵک ناڕزایەتی هەبوو و کاکنەوشیروان توانی سوود لەو ناڕزایەتی خەڵک بگرێت سوێنس کورسی بۆ هێنا ئێستا هەر کەسێ بیوێ قیادەی ئەوە بکا کە دژی ڕیفراندۆم بێ بە دڵنیاییەوە لە بارترین هەلومەرجە کە ڕای خەڵک کۆ بکاتەوە لە بارترین هەلومەرجە بۆی جەماوەر تەیدی بکات لەبەرچی چکە تۆ دەسەڵاتەکە خۆی بە مەبەست عقوبەی لێ دەکاتە یعنی من ئەوەی کە ئەڵێم لەسەر مەسەلەی موچە لەسەر کارەبا لەسەر مەسەلەی ئاو لەسەر زۆر شتی تری حکوومەت و دەسەڵاتدارێتی کورد بەرەبەر میلەتەکەی خۆت ئەمە هەر کەسێک هەر ناوێکە پێ دوابێ پێگەی سیاسی هەیە یانە بکەوێتە پێشی ئەو خەڵکە بۆ دژایەتی ئەم دەسەڵاتە من دەڵێتەکەم بەشی زۆری خەڵ لەگەڵێتی بۆ چکە دەسەڵات خۆی یارمەتی دەرەبەوە ئەمەیەکە جۆرە گومانی لای خەڵک دروست کردووە فشارێکی زۆری نێودەوڵەتیمان لەسرە ئەمریکا فشارەکە ئێران هەڕەشەی جدیمان لێکا بێ ڕیفراندۆم نەکەین خەڵک گومانی لا دروست بووە کەواتە ئەیانوێ ڕیفراندۆمەکە نەکەن بەس ئەیانوێ لەم ڕێگەیەوە نیکەن بۆی تیا عیبدار نەبن عقوبەی خەڵکە دەن موچە نادەنە خەڵک بۆی خەڵکەکە بیدەنە سەر میلەتەکە بڵێن میلەت
ریفراندۆمی نوویست ئەژنا ئێمەمان کرد یعنی ریفراندۆمەکەش باش ئەگەر ئەمنیەتە ئەگەر وابێت ئەمە بێ باش ئەیانەوە ریفراندۆمەکە بۆ منە تێگەشتنی بەشێکی خەڵک ئەوەیە ئەیانەوە ریفراندۆمەکەش نەکەن و ببنە پاڵەوان و میلەتەکە عقوبەکە بدەن کە بڵێن ئەو میلەت بوو ریفراندۆمی نوویست من ڕەم وایە ئەبێ خەڵک لەگەڵ ریفراندۆم بێ لەبەر چی لەبەر ئەگەر مزایدەی سیاسیە کاکە با ڕزگارمان بێ لە مزایدەی 20 ساڵە ئینهارمان کرد بەدەستی ئەم تەبەقە سیاسی و ئەم حیزبانەوە ئەگەر بۆ ئەوەیانە یعنی مزایدی سیاسی پێ بکەن یا بۆ ئەویانە کە وەکو مەکسەبێک بۆ خۆیان بەکاری بێنن یا پێیان وایە و هەر قسەیەکە ئەیکەن و تێئەپەڕێ و وەکو پاڵەوانی نەتەوەی تێئەمێنەوە خەڵکی کوردستان بەیانی بڕیار بدا بڵێ من دەوڵەتم ئەوێ و ئەم قیادەی سیاسی ئێمە نەتوانێت دەوڵەت دروستکە لەم کوردستان جیان نابێتەوە انتحاری سیاسی بۆ هەر سەرکردەیەک کە ئیدعای دەوڵەت بکە میلەت لەگەڵت بێ بەڵام نەتوانانی دروستیکەی بەس ئەگەر تۆ میلەتەکە هان بدەی بۆی لەگەڵی نەبێ بەیانی ئەوت ڕزگار کرد بۆ چکاڵێک کاکە بە نەتیجە وڵا خەتای فلان حیزب بوو خەتای فلان کەس بوو خەتای فلان شار بوو چکۆ من ئەمیش دەوڵەت دروستکەم وەزنیانێش بۆ ئەم خزمەتیان بکەن تۆ وەکو ڕۆژنامەنووسێک و وەکو چاودێرێکی سیاسیش ڕێیەکانت گوێ لێگیراوە من ئەڵێم ئەم زنجیرە بەرنامەیە لە باسی ڕۆژ پێشکەشەکەین وەکو ڕاوێژە پێشکەشیەکەین بە لیژنەی باڵای ریفراندۆم و سەرکردایەتی سیاسی کورچکە و کەسانی بانگیانەکەین ئەمویان خەڵکی معتەبەرن و خاوەنڕەن و لە خۆیانەوە قسە ناکەن ڕووی دەبێت لە لیژنەی باڵای ریفراندۆم و سەرکردایەتی سیاسی کورد بێت لە هەر هەمویان بەنسبەت سەرخستنی پرۆسی ریفراندۆمەوە چیان پێڵێ پێش هەموو شتێم قسەی منێکم هیوادارم بەیانی جێبەجێکەن هەڕەشەی ئێرانمان لەسەرە خەڵک ترسی هەیە تورکیا سنووردا بخە خەڵک ترسی هەیە لە حەشدی شعبی ئێستا بازار خەریکە گرانی تێکەوێت چ منطقێ لەوەیە کە ئەوە براکانمانن پێدا لە ڕۆژاوای کوردستان خەریکە گەنە سەر دەریای سپی ناوچەکان ڕزگارەکەن ئێمە سنووری سمێڵکامان لێیان داخستووە میوانیشان بێ بۆ سلێمانی بێ بە قاچاق بێ بەیانە چ بۆ سنووراکەمەوە علاقەکانم لەگەڵ کوردەکانی ڕۆژاوە باشەکەم بۆی ئەگەر ئەم وڵاتانی دوژمنیش دەرگام لەسەر دابخەن ئەو برایانم لە سووریا دەرگاکان بۆ من کردێتەوە بەیانی چوار شاحینە ئارد خۆی بکاتە هەولێر و سلێمانیە بەڵام کە ببینی ئێستاش بە تەشەنووجەوە تەعامل لەگەڵەوەکەن هەفتەی پێشوو ئالم سلێمانیە کۆنگرەی یەکێتی نەتەوەی کورد بوو هەموو میوانەکانی ڕۆژاوای کوردستان بە قاچاق هاتبوونە کوردستانەوە ئینسان شەرمەکە کاگەتگار من بە تەمای دەوڵەتی کوردی بم کۆنگرەی نەتەوەی بکرێت لە سلێمانی پایتەختی ڕۆشنبیری میوانەکانی پارچەیەکی کوردستان لە ناو کوردستانە بە قاچاق هاتبێت ئەمە نیشانەی چی ینی لەبەرەوە هیوادارم لیژنەی ڕێفراندۆم هەموو حیزبانی کە لانی کەم بەڵێیان بۆ کردووە یا بوونەتە ئەندام لە لیژنەی ڕێفراندۆم بیر لەوە بکەنەوە پێش هەموو شتێ باشترین دەرگا جارێ بەڕووی ئێمەیە دەرگای ئەو دەرگای ڕۆژاوای کوردستانە کە بیکەنەوە مەیەک چیتر دووەم ئەوەی گرنگە ئەبێ زۆر پەلەی لێ بکرێن 6 ڕۆژمان لە پێشماوە یەک سەردانیشیان کرد بۆ برۆکسل کاک مەسعود پێشتر چووەتە فەڕەنسا ڕئیسی فەڕەنسا ئیستیقبالێکە شوورەی نییە بۆ کورد ئیجماعی سیاسی دروستکەی وەفدی 10 حیزب لەگەڵ بێ بچتە پەرلەمانی ئەوروپا جێگری سەرۆکوەزیران ببینی جێگری سەرۆکی پەرلەمان ئیستیقبالەتکە ئەمە نیشانەی ئامادەسازی بۆ نەکراوە نیشانەی ئەوەی هیچ پلان و بەرنامەیەک نییە ئیشمان بۆ کرد بە هەر ڕۆژە دەینە دەمێک کاکەمە مەسلەیەکی زۆر گرنگە مەسلەیەکی زۆر هەستیارە دەبێت زۆر هەستیارانش ماوەی بکرێت و زۆر بەرپرسیارانش هیوادارم زۆر بەپەلە ئێران ئەو قسانی کە لە لای یەکێتی کردوێتی و کە بەشێکی بۆ میدیا بڵاوکراوە بەشێکی ئەوەیە ناکرێت لە میدیا بیڵی ئێران ترس و گومانێکی هێزگار زۆری هەیە لەوەی کوردستان ئەگەر بێتە دەوڵەت ئەبێتە ئیسرائیلێکی مەترسیدار بۆ ئێران ئەی زەحمەت نەبێ ئەم وەفدی باڵای ڕێفراندۆمە بۆچی بەپەلە ناچن لەگەڵ دە ڕۆژ لە ئێران بیکوتن تا قەنەعەت بە دەوڵەتی ئێرانەکەن چۆن 25 ساڵە ئێمە کاگیادگەر هەندێک شتێ دەبێت ڕوونیکەنەوە بۆ ئێران هەر ئەوە ئێمە نین ئاسایشی سنوورەکانمان دەستەبەر کردووە یعنی بەس ئاسایشی سنوورمان دەستەبەر نەکردووە ئەو سەقامگیریەی کە لە ناوخۆی ئێرانیشە ئێمە نەبووینایە بۆ جۆرە نابوو 25 ساڵە دیموکرات و کۆمەڵا پێشمەرگەکانیان لە پێشمەرگەکانی یەکێتی و پارتی ئازاتر بوون پارتی و یەکێتی نێرە چەکیانمان کردو لە زەرجۆز و کۆیەدایانمان ناوە بۆ مراعاتی هەرێمی کوردستانە بێ بچین ئێران تێگەینین لەمان دەبێت ئێران تێبگەینی لەوەی حەسەن و حوسێن کوژراوە ئێران و شیعی عێراق خۆیان بە خاوەن خاکی عێراق زانن خۆیان بە خاوەن نەجەف و کەربەلا زانن ئەیانوێ عێراق دەوڵەتێکی شیعی بێ تا کورد لە عێراق بمێنێتەوە ئەوان ناتوانن عێراق دەوڵەتێکی شیعی بێ ئێوێ بچی بڵێن تیان گەینین کاکە گەر مەترسیەکیشت هەیە ئەم دەستکەوتەش ببینە کە ئێمە لە کوردستان سەربەخۆ بێ لە عێراق جابینەوە عێراق وەکو سینێکی زێر بۆ شیعە جێبێنێ دەبێت بچینە بەغدا لەگەڵ عەرەب قسە بکەین دەبێت وڵای من خۆم ڕەنگ 6 مانگە هاوارمە کاکە بۆ وەفدێک نانێنەوە وەفدێکی زانایانی ئاینی نانێنن لای مەرجەعی باڵای شیعەکانی عێراق بووی لە ترسی دوژمنایەتی شیعە
گفتوگۆیەک بکەین کاکە بەیانی حەشدی شعبی و پێشمەرگە لە شارۆچکەی بێتە شەڕ بێتە گەورەترین دوژمنایەتی نێوان کورد و شیعە کە ڕەنگە تا 10 ساڵی در میلەتی ئێمە باجی بداتەوە بەڵام کە تۆ ئەمانە ناکرێ خەمومچین نییە بڵێ قیادانەی ئێمە حیزبانی ئێمە عەقڵیان پێ ناشێت بە نەزەری ئەعتیبار وەربگرن و بەدڵنیایی شەواگەیان لەو قسانەیە. کاگعرف مەبەستمان پرسیارە بکەم نزیکی 15 ڕۆژ پێش ئێستا جەنابی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵحت لە بانبووخانەی خودبانی مەقام بینی دنیابینی دکتۆر بەرهەم هێندەی ئەتوانی باسی بکەی بۆ چارەسەرکردنی کێشەکان چیە لە ئێستا کە تۆ جگە لەوەی کارت لەگەڵ کردووە هاوڕێیەکی نزیکیش. بەڵێ وەڵا پێم خۆش نەبوو بە سەراحەت بڵێم ئەم پرسیارت کرد باش بەڕاستیش ینی بەڵام ناشمێن خۆمی لێ بدزمەوە. تەنها دکتۆر بەرهەم باشە زای چ من پێم وایە خەڵکی کوردستان دکتۆر بەرهەم شانسێکی باشیەوەی لەوەی چەندجارێک تاقی کراوەتەوە و سەربەرزانە لێ ڕزگاری بوو و خەڵکی کوردستان ئێستا یعنی ئەگەر ڕۆژانێک دژیشی بوون کە بەداخەوە کەوتنە دوای ئەجندای سیاسی خەڵک کەوتە دوای ئەجندای سیاسی کەوتنە دوای کاریگەری هەندێک میدیا بە مەبەست دژی دکتۆر بەرهەم زۆر گرفتیان دروست کرد بەڵام ئێستا هەموو خەڵکانە خۆیان تێگەن مقارنەی ئێستا و سەردەمی دکتۆر بەرهەمەکەن هەستەکەن جیاوازەکە ێزگار زۆر. دکتۆر بەرهەم یەکێ لەو گلەیانەی کە هەیەی لە هێزە سیاسیەکان ئەوەیە کاتی خۆی ئەگەر ئەو پرۆژەی تەقدیمی کرد پەسەند بکرایە کوردستان بەم دۆخە ناگەشت. خەڵکی کوردستان ڕەنگە لەوەتی قەیرانی دارایی دروست بە تا ئێستا ڕەنگە 1000 ژن و مێرد لە یەک جیا بووبێتنەوە سەبەبەکەی قەیرانی داراییە. هەزاران نەخۆش هەیە چارەسەر نەکرا سەبەبەکەی قەیرانی داراییە. بە دڵنیاییەوە ئەگەر ئەو پرۆژەی بەرەم ساڵح کاتی خۆی قبول بکرایە ئەم گرفتە دوایی دروست نابوو ئەم گرفتە سیاسی دروست نابوو کە ئێستا زۆر بەجددی بێ خەڵکی کوردستان دڵنیا بن وەڵی هەڕەشەی ئێرانمان لەسەر هەڕەشەی حەشدی شەعبیمان لەسەرە هەڕەشەی عێراق و ینی کەڵام حەشدی شەعبی مەبەستم وەک هێزە میلیشیاکە بەڵام هەڕەشەی دەوڵەتی عێراقیشمان لەسەر هەموو ئەمانە پەیوەندی بە دۆخی ناوخۆی مەبەستم وایە دنیا بینی دکتۆر بەرهەم ینی باشتر وایە تەقەن لە خۆی پرسن بەڵام ئەوەی من لی تێگەیشتم دکتۆر بەرهەم ینی ئینسانێکە لە خەمی ئەوەیە نیشتمانەکەی جوانتر بێ هاوڵاتیەکانی باشتر بژین لەم دۆخی کە ئێستا تایش کەواتە بۆ پێت ناخۆش بگرنگ بۆ پێیان نامێ بڕاستی خەڵک بۆ تێبگا من تەرویج بۆ کەسێکم منوت وەکو هاوڕێک بۆی ینی بۆیە خەڵک بە تەرویج تێناگە. ئەخیر پرسیارم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم چکە کاتم تەواو بووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وای لێ هاتووە ڕۆشنبیران و کەسایەتەکان ناوێرن ڕێی خۆیان بڵێن تەشیریان پێیەکرێت بە نێوان کەوانەیەکە سوکایەتیان پێیەکرێت من بۆی کاتەکەت پرسیارەکە تێگەشتم بۆی من کاتەکە وەرگرم من ڕام وایە ئەو ڕۆشنبیرانە و سیاسیانە حزب نابێت لەوە بترسێ چکە هیچ کاتێک کۆمەلگا ئاراستی حزبی نەکردو حزب ئاراستی کۆمەلگاکە نخبەی ڕۆشنبیر و دەستەپشێری کۆمەلگا ئەبێ ئەوەندە لە خۆیان دڵنیا بن تۆ ئاراستی کۆمەلگا بکەی ئەوانەی لە فەیسبوک جنێو بە خەڵکەدەن و تەشیر بە خەڵکەکەن ژمارەیەکی زۆر کەمن هەموو ئەوانەی تۆڕی کۆمەڵایەتی لە کوردستان بەکارە بن ناگەنە 125 میلەتی ئێمە لە ناو ئەمانەشان ناگەنە 102 بەکاربەرانی تۆڕی کۆمەڵایەتی کە جنێوەدەن لەبەرەوە من بۆ پێم وابێ 102 تعبیر لە ڕای گشتی کۆمەڵێ کاگعرف قوربانی و سەر و چاودێری سیاسی زۆر سپاس بۆ کاتی کە بە ئێمە بە بینەران بەخشیمان دوو نەبن بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات ڕێزی یادگارفایەخ و ئەم ستافە جوان و بەڕێزە لە سلێمانی و لە هەولێر قوم کن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتان ئاوەتان بێت.